پرۆژەکە ئەمەیە کە کللتوری خوێندنەوە لەلایەن کادیرانی یەکێتی ئافرەتانەوە دروست بکرێت ببێتە کللتورێک و ئەم چاڵاکیە و ئەم پرۆژەیە ساڵانە بەردەوام دەبێتە کە بتوانین هەواڵانی خۆمان کادیرانی خۆمان لە ڕووی خوێندنەوە ڕایان بێنین و تەنها هاندان نەبێتن بەڵکو بکەینە ئەرکێک بەسەر کادیرانمان کە دەبێ خوێندنەوە هەبێتن و بۆ ئەمە بەستەش لە یەکەم دەستپێکە یادی ڕیفراندۆم 8 ساڵەیە یادی ڕیفراندۆم بۆ سەربەخۆی کوردستانمان دەست نیشان کرد و هەروەها هیچ کتێبێکی گرنگ وەکو کتێبی بۆ مێژووی جەنابی سەرۆک بارزانیمان شک نەبەر کە بۆ ئەم یادە بیکەینە دەستپێکی خوێندنەوەکە و لە ناو یادا لەم پرۆژەیە کە لە ئەم ساڵدا زیاتر لە سەدان با بڵێم سەدان کادری یەکێتی ئافرەتانی کوردستان تێدا بەشدار بوو لە قۆناغی یەکەمەکەوە کە لە ڕێگەی 30 پرسیارەکەوە بوو و ئەمەی قۆناغی دووەم هەڵبژاردەی ئەم قۆناغی یەکەم بوو کە براوەکان یاخۆ بڵێم یەکەمەکانی ئەم قۆناغە بوو کە لە قۆناغی دووەمدا بوون بە دوو گروپ و پرسیارەکان تایبەت ئەم پرسیارانە کە لە قۆناغی دووەم بوو تایبەت بوون بە پرسی ڕیفراندۆمەوە و وەکو گوتم ئەم پرۆژەیە بەردەوام دەبێتن لە ساڵی داهاتوو لە کتێبێکی جیاوازتر بۆ نەو ڕووداوێکی جیاواز و گرنگتری